بە چەکوشەکەی دەستی و بە هەموو توانایەوە هەوڵ دەدا بۆ شکاندنی ئەو دەرگایە لە پێناو ڕزگارکردنی سەگێک. لە پاڵ هەوڵە بەردەوامەکان بۆ ڕزگارکردنی بێسەر و شوێنبۆکان لە تورکیا تیمی تایبەت بۆ ڕزگارکردنی ئاژەڵ و باڵندەکانیش هەیە. پزیشکێکی ڤێتەرنەری خۆبەخش دەڵێ ئاژەڵەکان بێدەسەڵاتن و پێویستیان بە هەناو چوونە. ئێمە هاتوین بۆ ئێرە تاوەکو ژیانی ئەم ئاژەڵانە ڕزگار بکەین. لەبارەی چەندین حاڵەتەوە پەیوەندیمان پێوە کراوە. ئەم سەگا لە نهۆمی چوارەم بوو. توانیمان بچینە ئەوێ ڕزگاری بکەین. ئێستاش چارەسەر و خۆراکی پێشکەشەکەین. ئێستا ئەم سەگەت زۆر دڵخۆشە. سوپاس بۆ خوا. نەخۆشخانەی مەیدانی و شێڵتار بۆ پێشکەشکردنی چارەسەر و خۆراکی پێویست بۆ ئاژەڵەکان دانراوە. شوێنی تایبەتیش بە پاراستنی ئاژەڵ و باڵندەکان لە 4 پارێزگای تورکیا دروستکراوە. 4 şehirde bu şekilde Sahra Hastanesi kurduk. Yaralı, göçük altından çıkarıp... نەخۆشخانەی تایبەتمان لە 4 پارێزگا دروست کردووە. ئێمە هەوڵ دەدەین چارەسەری هەموو ئاژەڵانە بکەین کە بریندار بوون یان پێویستیان بە چارەسەرە. لە ئێستادا هیچ خواردنێک بۆ ئاژەڵ نییە چونکە هەموو شوێنەکان ڕووخاون و یان داخراون. بەڵام ئێمە هاوکاریمان بۆ ئامادە کردوون. Her yer göçük altında kaldı. Onlar da enkazda. بەشێک لە ئاژەڵەکان بە تایبەت سەگەکان توانیویانە خۆیان لە ژێر داروپەردۆکان ڕزگار بکەن. ژمارەیەکی تریشیان لەلایەن تیمەکانەوە ڕزگار کراون کە زۆر تینوو بوون. بەشێکیشیان دووچاری شکاوی و برینی زۆر بوونەتەوە.